دقیقی واسینەوەمی جارە گربوونەوەی ئاشتیانە دەکەین و داوای مافی ڕوای خۆمان دەکەین. دەرچوەکەمەکانی زانکۆپەیمانگەکان ئەوەی کە بایۆمەتریمان کردووە 1912 یەکەمە و ئێمە ئەوە چلیەکەمین جارە بە شێوەیەکی ئەکادیمی دەڕژێنە سەر شەقام و داوای چی دەکەین داوای ئەوە دەکەین کەوا دابمەزرین بۆچی چونکە ئێمە یەکەمەکانی زانکۆپەیمانگاکانین و لێرەوە ڕووی دەمان لە سەرۆکی حکومەت و لە حکومەتی هەرێمی کوردستانی خۆمانە بۆ ئەوەی دەرگای دامازراندن بۆ یەکەمەکان بکاتەوە چونکە ناوەندەکانی زانکۆپەیمانگاکان فراغاتێکی یەکجار زۆری هەیە دەمانەوێ ئێمەش وەکو ڕۆڵەی ئەم نیشتیمانە خزمەت بە ناوناوەندەکانی زانکۆپەیمانگاکان بکەین. باشە لە کێوە حکوومەت هەرێمی کوردستان یەکەمەکانی دانەمەزراندووە؟ لە ساڵی 2017 بۆ 2010 تاوەکو ئەم ساڵ هیچ یەکەمێک دانەمەزراوە. ئەمە جێگای نیگەرانی سەرجەم زانکۆپەیمانگاکانەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە ڕێگای کەناڵەکەی جەنابتانەوە ئەمە سەرجەم نوێنەرانی زانکۆپەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئینشاءالله ئێمە لە هەوڵ دەبین ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان جوابمان نەداتەوە جاری تریش بەردەوام دەبین چونکە پێمان وایە ئێمەی ئایندەی مامۆستای زانکۆپەیمانگاکان ئەگەر ئێمە بێدەنگ بین کەواتە وڵات و حکوومەت و ئەکادیمیای کوردیش ناچێتە پێشەوە. ئێمە بە دقیقی واسینەوەمی جارە گربوونەوەی ئاشتیانە دەکەین و داوای مافی ڕوای خۆمان دەکەین. لە کاتێکدا سەرجەمدا مدەستگا حکومەکان پێویستی بە دەستی کارە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەم فەراغە بە کەسانی ناشایستە و کەسانی تر بە واستە و بە خزمێنە پڕ دەکەنەوە ئامادەنین حەقی سەرەتایی ئێمە بدەن کە دوای ساڵەهای ساڵ ماندووبوون و تێکۆشان و ئەرکێشان ئێستا حەقی خۆمانمان دەوێت کە دامەزراندنە و چاوەڕێی وەڵامێکی ڕوونی حکوومەت و کاربەدەستان دەکەین کە تا ئێستا هیچ وەڵامێکی ڕوونمان وەرنەگرتووە. لە کاتێکدا ئێمە بایۆمەتریشمان کردووە دەیان بەڵێنی کەشمان پێدراوە کە گوایە لە سەرەتای ساڵی 2025 دەمەدرێن بەڵام تا ئەم دەقەیەش هیچ بڕیارێکی ڕوونیان نەداوە.